بەڵێ بینەرانی عزیز هەل با بڵێن لەبارەی هەڵمەتەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە عێراق سەبارەت بەم بابەتە دەمانەوێ لەگەڵ شرۆفەکاری سیاسی موحسین ئەدیب لە سلێمانیۆ قسە بکەین. کاک موحسین، سەرەتا سپاس بۆ قبولکردنی بانگێشتەکەمان. دەمەوێت بزانم هەڵسەنگاندنی ئێوە بۆ ئەم کارەی حکوومەتی عێراق چییە؟ سڵاو لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکانتان بەفراخان. بێگومان ئێستا عێراق و بەگشتی شاید حاڵی ڕووداوێکی زۆر گەورەیە کە سەرنجی هەمووانی بەلای خۆیان ڕاکێشاوە و ئەم ڕووداوە گەورە لە ڕاستیە دڵی زۆربەی زۆری عێراقیەکانی خۆش کردووە. بەڵام ئەمە بەو مانایە نایە کە ئێمە تێبینیمان لەسەر ئەم ڕووداوە گەورە نییە، بەڵام بە شێوەیەکی گشتی ڕووداوە کە ڕووداوێکی گەورەیە، ڕووداوێکی دڵخۆشکەرە و ڕەنگە گەرباسی وەکارەکانی بکەین. کۆمەڵی وەکاری زاتی و مۆزوعی هەیە، کۆمەڵی وەکاری دەرەشی و ناوخۆیی هەیە. بەڕێی من هۆکاری دەرەشی مەسەلەیە، هۆکارە دەرەچەکە پەیوەندی بە شەڕی ئیسرائیل ئەمریکا ئێرانەوە هەیە، داخستنی گەروی هورموزەوە هەیە، کەمبوونەوەی فرۆشی نەوتی عێراقەوە هەیە، خاڵی بوونەوە و کەمبوونی بودجە و خەزێنەی حکوومەتی عێراق هەیە. ئەمە بیانوێکی زۆر باشی یا بەدەست بەڕێز عەلی زەیدیەوە کە هەنگاوێکی جددی لەم شێوەیە بنێ لە پێناو پڕکردنەوەی خەزێنەی حکوومەتە، لە پێناو دروستکردنی جەماوەرێک و پشتگیریەکی زۆر بۆ خۆی. بیرمان نەچێ عەلی زەیدی لەناو هاوکێشەی سیاسیە بوونی نەبووە، بە نسبەت سیاسەتەوە بوونەوەرێکی تازەیە بۆیە ئەوێ لە ڕاستیا خۆی بسەلمێنێت. کاک موحسین، باسی هۆکارەکانت کرد کە وای کردوم هەڵمەتە دەست پێ بکە. ئەی ڕۆڵی واشنگتۆن چی؟ ئایا ئەو چەندە ڕۆڵی هەبووە لەوەی کە زەخت بخاتە سەر زەیدی بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵان؟ من باسم لەوە کرد کە هۆکارەکان چەندێک ناوخۆین ئەوە نەش خارجین، وەکوتم پەیوەندی بە پاری ئەمریکاوە هەیە لەسەر زەیدی لەسەر عێراق بۆ ئەوەی کە بتوانێت پشێوی دارایی، پشێوی ئابووری لە عێراقا کەم کاتەوە، بە ئامانجی ئەوەی کە جمهوری ئیسلامی ئێران نەتوانێت سوود لەو پشێویە دارایی و ئابووری کە لە عێراقا هەیە ببینێ، بە ئامانجی ئەوەی کە پێگەیەکی سیاسی جەماوەری بۆ بەڕێی من ئامانجی دووری ئەم ئیسلاحاتە ئابووریانە پەیوەندی بە بەدیهێنانی ئامانجی ئەمنی و چەککردنی میلیشیاکانەوە هەیە. بیرمان نەچێ ئەم هەنگاوانەی زەیدی وا ئەکات کە پێگەی جەماوەری بەهێز بێ. دوور نییە لە چەند ڕۆژی داهاتووە خەڵکی عێراق نێنە سەر شەقامەکان بۆ پشتگیریکردنی عەلی زەیدی. کاتێک کە عەلی زەیدی ئەبێتە خاوەنی پێگەیشی جەماوەری، ئەو کاتە ئاسانترە توانێ میلیشیاکان چەک بکات. کە من پێم وایە ئەمە ئامانجی دووری ئەمریکا و ئامانجی دووری زەیدی و ئامانجی دووری هەموو ئەوانەشە کە لە پشت زەیدیەوەن لەسەر هەموویانەوە پایە قزێدان. کاک موحسین، لە ساڵانی خۆتەزانی دوایە چەندین جار بەڵێن دراوە، هەوڵیش دراوە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە عێراق. چی شتێک ئەم جارەیان جیاواز دەکات لە جارانی پێشوو؟ لە ڕاستیا زۆرشت جیاوازە. من پێم وایە ئەم جارە هەر سێدەسەڵاتی جێبەجێکردن و دادوەری و هەتا یاسادانانیش پێکەوە کۆکن لەسەر ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. ئەوەی کە پشتگیری گەورەی با بڵێن عەلی زەیدیە لە ڕاستیا پایەق زەیدانە کە یەکێکە لە کەسایەتیە هەرە دیار و کاریگەریەکانی عێراق و سەرۆکی ئەنجومەنی دادوەریە. و بیریشمان نەچێ بۆ یەکەمین جارە لە دوای 2003ەوە یان با بڵێن لە دوای 2005ەوە کە یەکەمین انتخابات دەکرێ حەسانە لە پەرلەمانتار وەربگیرێتەوە لە پێناو دەستگیرکردن و لێپێچینەوە لەگەڵ یاد لە سەردەمی عەبادی ئەمە ڕووی نەیاوە، سەردەمی کاظمی ئەمە ڕووی نەیاوە، لە هیچ سەردەمێک ئەمە ڕووی نەیاوە. ماوە سەلمێنێ هەر سێدەسەڵاتەکە هاوکوفن بۆ دژایەتیکردنی گەندەڵی کە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە. دووەم لە ڕاستیا یعنی ڕاستە لە پێشتریش هەم کاظمی و هەم بەڕێز کاظمی و هەم بەڕێز عەبادیش کەم تا زۆر هەوڵیان ناوە، بەڵام لە ڕاستیا لە ڕووی کوالیتیەوە هەنگاوەکانیان بە ئەنداز هەتا لە ڕووی کوالیتی و کوانتیتیشەوە هەنگاوەکانیان زۆر کەمتر بۆ لەوەی ئەگەر بتەوێ بە کورت و پوخت پێم بڵێیت ئەمە بەڕای تۆ لە ئیرادەیەکی ڕاستەقینەوە دێ ئەم هەنگاوە یاوەکوتەنیا هەنگاوێکی سیاسیە؟ خۆی لە ڕاستی هەردووشی لێ خوێنرێتەوە. بیرمان نەچێ هەموو ئەوانەی کە ژیراون زۆربیان سەر بە سوودانین، سەر بە ستونەکانن، بەڵام بیریشمان نەچێ ئێمە ئێستا لە تازە لە کۆتاییەکانی سەردەمی سوودانی بووینەتەوە، واتە
سوودانی لەبەرەوەی کە پێگەی جەنابتە زانی پێگەی سیاسی بەهێز نەبوو لەبەرەوەی کە ینی با بڵێن کاندیدی ئاشتەوایی بووە ژینە لە ڕاستیا پێگەی جەماوەری و پێگەی پەرلەمانی بەهێز نەبوو، بەڵام توانی لە ڕێگای ئەنجامدانی کۆمەڵێک ئیش و کارەوە کۆمەڵێک پرۆژەوە پێگەی سیاسی بۆ خۆی دروستکاوە. ئەم پێگە بەهێزبوونی ئەم پێگە سیاسی لە ڕاستیا وای لێ کرد کە ترسێکە بێ لە لێدانی، بۆیە ڕەنگە بە دیوێکە لە ڕاستیا بۆی مۆزوعی بین جۆرێ بێ لە تەسبیح حساباتی شخصی، بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکی عێراق ئیسفادەی لە یەکا بیرمان نەچێ شعرێکەیە کە بەلای من و دۆست هەنجڕاکێشە باسداوا کات کە ئێمە یان مناڵەکان بەگاڵتەوە بەردەگرنە بۆقەکان، بەڵام بۆقەکان بەڕاستی ئەمرن باڵێ هەر ئامانێک لە پشت هەنگاوانی عەلی زەیدیەوە بێ بە کۆی گشتی خەڵکی ئەگەر بە خێرایی پێم بڵێ کاک محسن ئەو پێوەرانە چین کە دەتوانێت سەرکەوتنی ئەم ئۆپراسیۆنەمان بۆ دەست نیشان بکات؟ بەردەوامی ئەم پرۆسەنە بیرمان نەچێت 2023ەوە ینی 3 ساڵە گەندەڵی هەیە، تۆ ناتوانانی بە مانگە بە 2 مانگ ئەمە کۆتایی پێبێنی. بەڕاستی بەردەوامی زۆر گرنگە، ینی لە ماوەی شۆ نەبێ زۆرێک نەبێ لە شۆ. ئەمە یەکەم. دووەم چاوپۆشی لە هیچ کەس و هیچ گروپ و هیچ مەزەب و هیچ نەتەوەیەک نەکرێ و بە یەک چاوسێری کۆی گەندەڵکاران بکرێ لە پێناو دروستکردنی عێراقێکی بەهێز، عێراقێکی پاک و بێگەت، خاوەنستمێکی دارایی یەکگرتوو کە تایدا هەڵبدرێ ڕێژەی گەندەڵی زۆر دەمکرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ محسن ئەدیب، شرۆفەکاری سیاسی کە لە شاری سلێمانیۆ لەگەڵمان بوو. سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەش.